یاسین گوێ بگرە ئەو دیوانەی غەریب مەڕۆ مەغریبە لە بازار نەماوە و تەڵەباتی زۆر لەسەرا 2000 دانێتری لێ چاپ بکەنەوە باشە ئیتر پێت نەڵێمە پشتگوێ نەخەی دەی باوکە خواحافیز خوا لەک ئەم کاتەوە باش سەرچاو کاکە شێردڵ گەلێک بەخێر بێ سەرچاوم فەرمودانشە بەخێر بێ سەرچاو ئەو چی بوو حاڵ باشم سوپاس دەکەم تۆ چۆنیت والله تا لە ناو کتێبە و خەریکی نووسین و بەس بەجددی یعنی فەرهەنگ کوشتومی فەرەنگی کوردیڵێ لە بابە فەرەنگی کوردی چی ئەوە برازایەکم هەیە ناوی فەرەنگە زۆر هارە شەو بەخوا تا سەعات دوی شەو ناخەوێ مەجای نووسینم کەم بۆ تۆ دەی لەشە ساغ بێ ئەڵێم قاوەیەکی سادەی جوانە بۆ وانکەم خەتدار بیرە ماوە قاوەکەم چییە ئەی قابلە وەڵای ئێستا قاوم تەرە کردووە ئەزانین چۆن ئەچتە کافەیە قەیتانێکە بۆ تیەکە 5000 داوالیەکە چاکە بە 250 هەر چاکە باشترە بەس بەخوا عەزێر ناکێشی چاژ ناخۆم دەدا با بۆ بانکە نە بەخوا ئێستا لە ماڵەوە خواردن چا بەڕوخسەدە و تەلەفۆن ئەرێ مرد و مری ئەو کتابانە سەغڵەتی کردووی دەدای لە لەوێ تۆ یەک دقە ئەی ئەلۆ شێردڵجیان خۆشەویستەکەم ئەوە لە کافتریاکەی هەمیشەدا دەنیشین لەوێ چاوەڕێت دەکەم وەرە باشە چاوەڕاستەکەم یەک نیو سەعاتی کە لای تۆم باشە بە قوربان چاوەڕێت دەبم مشکلی نییە لە باشە دی جارێ خوار لەگەڵ بای بای تا نات و باستنا پێکیش بکەم فیلتەرێکی جوانیش دانێم چۆنە خۆشەویستم باشن هەر ئەلان لە کافێ چاوەڕێی خۆشەویستەکەم دەکەم ئیشاڵڵا ئێوەش هەمیشە دەگەڵ خۆشەویستەکانتان بن خوا لە یەکتان نەکا ئەزیزن بەڕاستی شانازیە بۆ ئێمە کە نووسەرێکی گەورەی وەکو جەنابەت بێتە چاپخانەکەمان زۆر خۆشحاڵم زۆر سپاس منیش بەجددی عین زۆر حۆشخە حۆشتر شۆخها ئەوەی کە ئێستا وتێ منیش ئەوە من لە تۆم سعیدترم بەجددی کتێب یعنی وای لێ کردووە ژیانی یەک پارچە ئەها شەوان کە ئەنووسم حرفەکان پاش و پێشەکەوێت سەراکوونەکەوێت تر ئاوا گوێڵم حۆشتر حۆشتر ئەجینا خۆمەستان حۆشتر نییە ینی منیش زۆر وەکو تۆ حۆشخاڵم سەرسەر و سەرچاو بەڕاستی گەورەیت ئێستا چۆن بتوانم خزمەتت بکەم من مەمنونی جەنابتم بەجددی بەڵای حەزم کرد پێ و بڵێم کتێبەکەم تەواو بوو تکایە ببنە مرۆڤ پیرۆزە کتابێک دەستنووسی تۆ بێ و نووسینی تۆ بێ ئەبێت چ کاریزمایەک بێ ئەبێت چ نووسری نووسینێکی جوان بێ بەڕاستی بەهێزە بە چاوی تۆ کاک ڕەشید فەرەنگ زۆر مەشغوڵی کردوون ئەژینا نیازی جوزئی دووەمیشکیم هەیە مەبەستە فەرەنگی برازاتە نەوەڵڵا فەرەنگی کوردی ئەمەیان جا کتابەکەم تەواو کردو خزمەتە سەر هاردێک هاردەکەت ئێمێ یەک دەقە ئەی ئەوە هاردەکە دەست خۆش بێ بەس وەڵاهی بەداخەوە تاخیر بوو تاخیر چییە ئیتر ئەمە ئەفکارە عینەن بارانی بەهار وایە کە بێدیت کە نێت نایەت 4 ساڵم پێچوو ئێستا تەواو بوو ببوورە کاک شێردەڵ بەڕاستی زۆر تاخیر بوو ئەوەی کە باسمان لەسەری کرد بۆ چاپکردنی ئەم کتێبە 4 ساڵ پێش ئێستا بوو ئەوە زەمانێک بوو ئێستا زەمانێکی ترە زەمن چیەتی کاکە جان ئێستا چاپکردنی ئەو کتێبانەی تۆ سەرکێشیە یعنی تۆ کتێبی من چاپکەی سەرکێشیە بۆ ئێوە بەڵێ دیارە کتێبەکەی من زەعیفە ها نابە پێچەوانەوە هەر زۆر بەقووەتە زۆر مانادارە بەڵام کەس نایخوێنێتەوە بوو ئێکاکە زەمەنی سۆشیال میدیایە سۆشیال میدیای چی؟ یعنی سۆشیال میدیا لە کتێبەکانی من مهمترە شێتم مەکە